ئارام سدیقێکی تر لەو نووسەرە گەنجە کوردانەی کە خاوەنی چەندین کتێبی زۆر تایبەت و ناوازەیە و بەشێک لە کتێبەکانی وەکو دەستگیرۆیەک بۆ گەنجان و فێرکردن یانێکێک لەو کتێبانی کە زۆر سەرنجی خوێنێرە ڕاکێشا لە ماوەی ڕابردووە ئەوی چۆن بتوانین فێری کللتوری خوێندنەوە بین یەک بلەو کتێبانی کە توانی بابەتێکی زۆر باش یاخود کتێبێکی زۆر باش بێت بۆ گەنجان بۆ ئەوەی کە بتوانن خوێندنەوەیان لەلا خۆشەویستتر بێ. لە ئێستاە شیعر و ئەزموونكاری بەڕێزیان یەکێکی ترە لە کتێبان نوێەکانیان کە کارەکات لەسەر بەراوردێک یاخود بڵین گرنگیدان بۆ بابەتی کە چۆن گەنجان بتوانن شعر بنووسن و چۆن بتوانن دەستگیرۆیی بکرێن و هونەرمەند یاخود بڵین نووسەر لەم کتێبەیە باز لەوا کات کە چۆن گەنجان یاخود ئەو ئەزموونەی کە هەیەە بتوانن ئەزموونێکی باشتر پیا بکەن لە ساڵانی ئایندەی نووسینی شعرەکانیان. شعر و ئەزموونكاری نوێترین کتێبی نووسەر ئارام سدیقا کە کارکردنە لەسەر چەند شاعیرێکی نەوەی نوێ و لە دووتوێی 104 لاپەڕە چاپ و بڵاوەکرێتەوە. لەم کتێبەدا نووسەر هەوڵیداوە کار لەسەر بەرهەمی بەشێک لە شاعیرانی نەوەی نوێ بکات بەتایبەتی ئەو شاعیرانەی لە دوای ساڵی 2000ەوە دەستیان بە شعر نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان کردو و ئەو شاعیرانی لەم کتێبەدا ئاماژیان پێدراوە خاوەنی کۆمەڵێک ئەزموونی جیاجیان و تیاندایە خاوەنی چەند کتێبێکی شعریە و تیاندا چەند بەرهەمێکی شعری کەمی هەیە.